مال بەڕێگاوە کە لە ئیشە گەڕێمەوە بەچلی ئیشیشەوە تۆزێ قسەتان بۆکەم بەڕێزان و خۆشەویستان. ئەو ترۆرەی ئەم بەیانیە کە لە سلێمانی کرا تاوان هەمووتان بیستوتانەکە مەسەلەکە چییە؟ بەندە لە کودەتاکەی هەشتی حوتەوە کە لە سلێمانی میت و بنەماڵی بازانی و قوباد و پاڤێڵ و شاناز کردیان من هاوارەکەم، بەڵام بەداخەوە نەک هەر ئەوانەی کە سەر بە پارتی وێچێتین، نەکەر ئەوانەی کە خەڵکانی مشەخۆر و خەڵکانی ماستاوچی و خەڵکانی لەبلەبانین و وەکو کرمێکی پیسی چەپەڵ هەر دەقەی لە باوەشی یەکێکان، تەنانەت ئەوانەیشی کە دژی پارتی وێچێتی بوون و خۆیان پێ ئۆپۆزیسیۆن بوو بەشێکیان دژایەتی منیان نەکرد، لە دەردەکە تێ نەیەگەشتن کە هاواری من بۆ چییە؟ هاوارەکەی من وردە وردە هەمووی یەتەدی. هەتا ئێستا من شتێکم نەوتووە لە حەقیقەتا کە ناڵم لە سەدا ساڵ، بەڵام لانی کەم لە سەدا هەشتاونەوەی نێتەدی. بۆیە لە هەشتی حوتەوە کە من ئەم هەموو لایڤەم کرد، ئەم هەموو هاوارم کرد بۆ ئەوە بوو کە میتی تورکیا و بنەماڵەی بازانی دەڤەری سلێمانی قوت ئەدەن لە ڕێگەی پرۆپارتیەکانی ناوێچێتیەوە کە لەسەریانەوە شێتێکی وەکو پاڤێڵ تاڵەبانی ڕاوەستاوە لەگەڵ شاناز و لەگەڵ قوباد و لەگەڵ کۆمەڵێک چەور و لات و پوت کە بە ناوی مەکتەب سیاسی و بە ناوی سەرکردایەتیەوە خەریکی دزی و تاڵی پارەکۆکردنەوە لەکوێ بایبێلەوە شەنی خۆیان دەکەن. من بۆ خۆی دەردەکانم ئەزانی ڕۆژگارێکی تریەتە پێشەوە کە نەک مەسەلەی پەکەکە و مەسەلەی ئەوانە، تەنانەت ئەوانەیشی کە ڕەخنیان لە بنەماڵی بازانی گرتووە ئەم چەتانەی لە دەباشانن تەسیمیان ئەەکەنەوە بە پارتی بە بنەماڵی بازانی یا خۆیان ئەیان ڕفێ لە نەوێنە بن. خۆشەویستان، ئەوەی کە ئەمڕۆ لە سلێمانی ئەو ترۆر ڕوویاوە، ئەو ترۆرە تەنها میتی تورک نییە، ئەو ترۆرە پاڤێڵی جەلاتاڵەبانیە، ئەوە قوبادە، ئەوە شانازە، ئەوان ئەو پەکەکەی ئەمڕۆیان تیرۆر کردووە لە سلێمانی و ئەو خوێنەی کە ئەم بەیانی لە سلێمانی ڕژا بەدەیان خوێنی کەشی بە شوێنایەت و بە کوشەکانیشیان و ترۆریستەکانیش لە دەباشانن و تەنها و تەنها بیر لەوە مەکەنەوە بە مەنا کلاسیکەکەی بڵێن وەڵا کاکەوە میتی تورکی هاتوو لە سلێمانی ئەوەی کردووە. نا، بە هەم ئاهەنگی دەستگای زانیاری، بە هەم ئاهەنگی ئەژی دەستگای زانیاری، بە هەم ئاهەنگی بنەماڵی تاڵەبانی و پاڤێڵ و قوباد و شاناز و ئەوانە ئەو تیرۆرە کراوە و تیرۆری کەشی بە شوێنیە بەڕاستی. بۆیە هەر پەڵە خوێنێک کە ئەمڕۆ لە سلێمانی ڕژاهینی ئەو کەسە کە پەکەکەیە بەڕاستی لە ئەستۆی دەستگا ئەمنیەکانی دەباشانە و لە ئەستۆی پاڤێڵ و قوباد و شاناز و ئەو سەرە دز و جەردانەیە. من لە هەشتی حوتەوە ڕاستیەکەی کە هاوارمە کرد ترسم ئادەم مۆزوعانە بوو. من ئەمزانی کە ئەمەیەتەدی، ئەمزانی کە ئەو دەڤەرە ئیتر ئەبێ بە میتخانە و ئەبێ بە دژە ترۆر و دەستگای زانیاری و خۆ بادانەکانی پاڤێڵ بوو ئەوەیە کە ئەو هێزانەی کە هەبووە هەمووی بخاتە خزمەتی پارتی و بنەماڵی بازانیەوە و بەڕاستی بیمیتێنێ و بیخاتە خزمەتی میتەوە، لەبەرەوەی کە ئێستا پاڤێڵ و ماڤێڵ و ئەوانە ئەتوانم بڵێم کە وەکو کادرێکی پارتی و میتی تورکیا لە دەڤەی سلێمانیە کارەکەن بەداخەوە و خەڵکیش هەڵوێستێکی تەواوی نەبوو لە بەرامبەر ئەوانە. هەتا ویستم ئەوە بڵێم بە ئێوە کە زۆر کەس هەبوون جێنیان بە مندا ئیهانیان بە من کرد، هەتا ڕەفیقانێک کە سەردەمانێک بە یەکەوە بووین و کە ئومێدێکمان هەبوو ئەوانە منیان بە خۆفرۆش و بە پیاوی لاهوڕ و بەوە زانی بەبێ ئەوەی تۆزێ بتوان عەمیقانە بیرکەنەوە کە مەواضع سیاسیەکان لەسەر ڕقوچینە ناکرێ، لەسەر عەتف ناکرێ. من ئەمزانی کە لادانی لاهوری شێرجەنگی لەبەر خاتی مەسەلەی گەندەڵی و دزی و ترۆر و کوشت و بڕ و خەتاکاری و ئادەم بابەتانە نییە، بەڵکو عەسڵی مەوزوعەکە ئەوەیە کە دەنجێک لە دەڤەری سلێمانیا هەبوو کە ڕێگەی نەئەدا پەکەکەکان تیرۆر کرێن، ڕێگەی نەئەدا کە شەڕی پەکەکە بکرێ، ڕێگەی نەئەدا بە کۆمەڵی مەسائیل. بەڵام ئەمە بۆ میتی تورک و بۆ بنەماڵی بازانی خەتەر بوو، بۆیە تەواوی تیرەکان ڕوو لە بنەماڵی لە سنگی لاهوری شێرجەنگی بوو لە 2-3 ساڵی ڕابردووە، لە 2 ساڵی ڕابردووە بە تەواوی، بەڵام کە بەو تیرانە لا نەچوو بە کودەتا کردیان لە ڕێگەی بنەماڵی تاڵەبانیەوە. ئەمە ڕاستیەکە بوو. خۆشەویستان، هاوارەکەی من لەبەر خودی لاهوری شێرجەنگی نەبوو لە حەقیقەتە، بەڵام بەداخەوە خەڵکی ئێمە بە ئاسایی لە مۆزوع تێناگا، خەڵکی ئێمە لە پیاڵەی ئاوا مەلاکە، خەڵکی ئێمە
حتا ئەوانەیشی کە خۆیان بە خەڵکی سیاسی ئەزانن و ئەو قەڵەم بەدەسانەی ناو فەیسبوک کە پێیان وایە فەیسبوک وەکو تەوالێتەکەی ماڵی خۆیان وایە تایە ئەڕشێنەوە زۆر ئیهانیان بە ئارام ئەحمەد کرد بەڵام ئەیبینم کە ڕۆژگارێکی تر چۆنێتە پێشەوە ئەگەر مۆزوعەکان هەڵ نەگەڕێتەوە ئەوە دەفەری سلێمانی ئێوە خۆش دڵنیابن لەوە کە میت و بنەماڵەی بازانی و پاڤێڵ و قوباد و شاناز و ئەم دزوجانەوە و ساختەچیانە ئەوەندەی کە ئەو دەفەرە وێرانەکەن ئازادی تیان نامێنێ و دەنگی ناڕازێتی تیان نامێنێ و هەموو ئەوانە کۆتایی پێدێ و ئەبێ بە هەولێر و بادینان هەر کەسێ ڕخنەیەکیش لە بنەماڵەی بازانی بگرێ دڵنیابن لەوە کە بەم دەردە ئەچێ حتا کە وەختێک چەقۆی کێشەکان لە دکتۆر خالیبیاندا من بە وردی ئاگام لێ بوو پاڤێڵ و قوباد هەسان بکوژەکانیان ناردەوە بۆ هەولێر و چەقۆی کێشەکەیان ناردەوە بۆ هەولێر و ئەو کەیسەش داخرا بۆیە لەو کاتەوە من ئەزانم کە وەسعەکە بەرەوشیەوە چێبڕاست بۆیە هەلویستم لە ڕێگایە ئەم قسانە بۆ ئێوە بکەم بۆی بیرتان بخەمەوە کە ئارام ئەحمەد چۆن بیر دەکاتەوە و خەڵکانێکی کاڵفامی نەزانی ساویلکە کەسانێکی ئەحمەق کراو کە پێیان وایە دژی پارتین دژی یەکێتین هاتن دژایەتی منیان کرد منیان بە خراپ لە قەڵەمەوە کوڕە ئارام ئەحمەد ئەمە پیاوی فڵانەوە ئەو شانە نایخوا بۆیە ببینن کە نەتیجەکەی چی بەسەرێت ببینن کە ئەوانەی کە لە کەلار و کفری و لە سێمانی دەکوێ سەردەمانی قسان بە بنەماڵی بازانی وتووە بزانە چۆن ئەمانە ئەکەونە داوی پاراستن و بنەماڵی بازانی حتا کەسانێک کە نەک تەنها کوردانی باکوور و ئەوانە بەڵکو ئەگەر کوردانی باشوور و بە خەڵکی سێمانی و ئەو منتیقانش بن ئەگەر دژی تورکیا هەنگاویان نابێ ئەوە باجەکەی ئەدەن و بنەماڵەی تاڵەبانی خائین کە پاڤێڵ و قوباد و شاناز و ئەمانە قەسمە ئەم خائینانە کە ئێستا بوون بە پارتی بوون بەمیت بەداخەوەکە ئەو دەفەریان تەسلیم کردووە و دوای هەڵبژاردنەکانیش ئینجا بۆتان دەرەکەوێت کە کۆمەڵی حەقایق چۆنێتە پێشەوەکو ئاوێنە و تەواوی ئەو قسە و باسان و هاوارانی کە من کردم و خەڵکانێک ئیهانیان بە من کرد هەموو یەتە دی و هەمووتان بە چای خۆتان نەبینن هەر ئەوە نەویستم ئەوتان بیرخەمەوە خۆشەویستان من تۆزێک کێشۆشتم هەیە لە حقیقەتە بۆیە ماوەیەکە لایفم نەکردووە بەڵام هەوڵ ئەدەم لە نزیکی سەری مانگ و بۆ مەسائلی هەڵبژاردنەکان زۆرترین قسە و باسم ئەبێ دژی بنەماڵەی بازانی و دژی دەباشان و دژی گۆڕانی ساختەچی کە وەکو کەری ناوجۆگە لە پارتی و لە یەکێتی ئەخوا و خەریکی خۆ لێسانەوەن لە حقیقەتە لەسەر هەموو ئەوانە قسە و باسمە بێ و هەموو ئەو کەسانێکی کە بۆ پارتی و بۆ یەکێتی و بۆ گۆڕانی گردەکە خۆیان کاندید کردووە هەمویان ڕسوا و تڕۆکەم بۆ ئەوە بۆ شارەزاییتان چونکە تەواوی ئەو کەسانێک کە لە ناو پارتی و یەکێتی و گۆڕانە خۆیان کاندید کردووە بۆ پارلەمانی بەخا تەنها لەبەرەوەی کە لەوە ڕێکەی پاکە تەنها لەبەر ئەوەیە کە لە بەخا بڕۆن خۆیان کرد بە ملیۆنێر بڕۆن بۆ دزی هەر کەسێ لە هەڵبژاردەی ئەمەی پارتی و یەکێتی و گۆڕان وتیان ئەچین بۆ بەخا ئەوەکەین حەقا بە مەنجەڵ دەرخوادیان بدەن بۆ ئەوەی فێر نەبن ئەو قسە قۆڕانە بکەن کاتێکی خۆشتان بێ بە هیوام کە بێمەوە خزمەتتان لە ماوەیەکی ترە خۆشەویستان و عەزیزانی من بەخێرچن و خواتان لەگەڵ بێت